ئەگەر لە ماوەی ڕابردوودا بەخشین تەنها هیوای هەژارانی هەرێمی کوردستان بوو بێت، ئەوە ئێستا بووەتە هیوای کوردستانی گەورە و لەو چوارچێوەیەدا هاوکاریەکانی موسڵمانانی وەک دەستێکی ئەمین ڕادەستی لێ قەوماوانی بوو مەلەرزەکەی ڕۆژئاوای کوردستان کرد. بەخشین لە بەرنامەیدایە خوان بۆ زیاتر لە 10,000 لە کوردانی خۆرئاوا ئامادە بکات و لە هەمان کاتدا هاوکاری مادی و سەبەتەی خۆراکیش دابەش بکات. تیمی دەستگای خێرخوازی بەخشین گەیشتە سووریا ڕۆژئاوای کوردستان. ئەوەی بینن ئەو مخێمەکانەکەوە خەڵکانە لێرە کۆبوونەتەوە و بەبێ ماڵ و حاڵ بەبێەوەی هیچ شتێکیان بۆ دەرچوو بێت، تیمی دەستگای خێرخوازی بەخشین ئەوێ خزمەتی ئەم خەڵکە لێ قۆماوە بکە ئینشاءڵڵا. تیمی بەخشین سەرڕای ناجێگیری دۆخی ئەمنی، بەڵام کۆڵان بە کۆڵان و خێوەت بە خێوەت بۆ سۆراغ و بەدەمەوە هاتنی لێ قەوماوانی خۆرئاوای کوردستان دەگەڕێت تا ئەوەی ئەو هاوڵاتیانی بێماڵ و حاڵ بوون هیچ نەبێت برسی نەبن و ڕق هەڵێن. بەخشین بڕیاری داوە لە سەدا 90 ئەو داهاتی لە بەردەستیدایە بۆ کوردانی ڕۆژئاوا دابین بکات بەو پێی کوردانی باکوور هاوکاری باشیان بەراورد بە ڕۆژئاوا پێگەیشتووە. ئێستا تیمی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری ئەفرینە وەگەبێنن خواردن لە یەکێ لە مەتبەخەکان ئامادە ئاکات بۆ ئەوەی بتوانێت لەم ژەمی نیوەڕۆیە 5,000 کەس خواری نیوەڕۆیان پێ بدات و بۆ ئێوارەش بە هەمان شێوە 5,000 واتە بەس ئێمڕۆ لە شاری ئەفرین دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری شێفێنەرەکانی ئەم شارە و مەتبەخەکانی چێشتی 10,000 کەس ئامادەکەن و لەسەر خێمەکان دابەشی دەکەین. بەهۆی ڕووخانی خانووەکانیان هیچ کەرەستەیەک بۆ دروستکردنی خواردن بۆ ئەو لێ قەوماوانە لە بەردەستدا نییە و بەو هۆیەوە تەواوی کوردانی خۆرئاوا و باکوور لە چاوەڕوانی موسڵماناندان تا ئەوەی بەهانایانەوە بچن.